لا یاریەکی بەهێزی هەفتەی دووەمی خولی ئەستێرەکانی عێراق زاخۆ بەبێ ئامادەبوونی هاندەر لەسەر یاریگای دۆک پێشوازی لە قووەتجەویە کرد. لە سەرەتای یاریەکە ڕووداوێکی ئەوتۆی بەخۆیەوە نەبینی. لەم دەرفەتە عیسام سوبحی سوودی لە هەڵەی عەلی کاڵدمی گۆڵپارێزی نەبینی و نەیتوانی قووەتجەویە لە یاریەکە پێش بخات. لە خولەکی 42 هەرچەندە ناوبژوان لێدانێکی سزای بۆ کوڕانی خابوور ئەژمار کرد، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار لی پاشگەز بوویەوە. نیوە یەکەم هیچ گۆڵێکی بەخۆیەوە نەبینی و بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لە نیوەی دووەم و دوای تێپەڕبوونی تەنها دوو خولەک ئەم جارە هەڵەی عەلی کاڵدم سوودی لێبیندرا و حارڵ حاتەم قووەتجەویەی میوانی پێ بە گۆڵی یەکەم پێشخست. هەڵۆکانی بەغداد بە دوای گۆڵی دومیشدا دەگەڕان و دەرفەتیان لە پێش بوو. لە خولەکی 59 هەیثەم جوێینی تونسی لە قووەتجەویە کارتی زەردی دووەمی بەڕووبەرز کرایەوە و بە کارتی سوور کرایە دەرەوە. لە خولەکی 65 ئەمجەد عەتوان توانی لە دوورەوە ئەنجامەکە بۆ کوڕانی خابوور یەکسان بکاتەوە. قووەتجەویە دوو دەرفەتی باشی لە پێش بوو، بە گۆڵی دووەمیش بگات سوودیان لێ نەبیندرا. لە خولەکی 76 بە ئەسیستی محەممەد یاتارا ناسر محەممەدۆی یەمەنی گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ زاخۆ تۆمار کرد. لە خولەکی 83 قووەتجەویە ئەنجامەکە یەکسان کردەوە، بەڵام بەهۆی ئۆفسایدەوە گۆڵەکە ڕەت کرایەوە. لەلایەک قووەتجەویە هەوڵی گۆڵ یەکسانی دەدا، زاخۆیەکانیش لەگەڵ بەرگریەکی پتە و چاویان لە گۆڵی سێم بوو. یاری تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و زاخۆ بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک لە یاریەکە سەرکەوتنی تۆمار کرد. بەم شێوەیە زاخۆ بە یەکەم سەرکەوتن گەیشت و بووە خاوەنی 3 خاڵ. قووەتجەویەش تامی یەکەم شکستی کرد و 3 خاڵی هەیە. کوڕانی خابوور لە یاری سێمیان بەرەو دیالە دەچن و ڕووبەڕووی ئەو تیپە دەبنەوە کەوا 6 خاڵی هەیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.